تەوی بەردەوامیە کریزە دارایی هیناژی حکوومەتە هەرێمێ لە خەما بەنداڤاندەیە ئەیا خۆ ژوان مەترسیێن ڕوبەڕووی وان بووە بپارێزە بۆ ئێمە بەستێژی حکوومەتی قاسە 2 ملیار و 205 ملیۆن دینار بۆ نوژنکردنە هەر سێ بەنداڤێن دووکان دەربەندی خان و دوهۆک تەرخان کریە هەیە کار لەوان بەردەوام بێ ji bo wan jê metirsiya hervînê bipارێزە. سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران مەبلەغی 2 ملیار و 200 میلیۆنی تەرخان کردووە بۆ نۆژەکردنەوەی هەر سێ بەنداوەکە ڕەزامەندیەکان نراوە بۆ وەزارەتمان و بۆ وەزارەتی دارایی بۆ ئەوەی کاری لەسەر بکەین ئێمەژەوە سەرقاڵی ئەوەینە کە ئەو چاکردنە ئەو سیانەیە بخینە قۆناغی جێبەجێکردنەوە. ئەو قاسە پەراو گۆنەها حکوومەتە هەرێمێ بۆ نوژکردنەوە وان سێ بەنداوان تەرخان کریە لێسەر داخوازیە وەزارەتە چاندنیە و ژێدەرێن ئاوێ بوو. گوژمەی 1 میلیارد دینار بۆ بەنداوات دەربەندی خان و 800 ملیۆن دینار بۆ بەنداوات دووکان قاسا 405 ملیۆن دینار ژی بۆ بەنداوات دهۆکی هاتینە تەرخانکردن. ئەو پرۆژانەی کە وەکو لەسەر سیروان و لقەکانی لە ناوێران دروستکراوە کاریگەری خۆیان هەیە بۆ کەمکردنەوەی داهاتی ئاو بە دڵنیاییەوە کاریگەری گەورەیە بێت چونکە تونێلێکی گەورەیان هەیە کە بە تەواوی ڕێڕەوی ئاوی سیروانە گۆڕێەوە ئیباتەوە دیوی خۆیانە. هەیەما چەند ساڵانە بەنداوێن هەرێما کوردستانین نەهاتنە نۆژەنکردن و بۆ ێسە دەمێژی بەشێک ژێ بەنداوان ڕوبەڕووی مەترسیە بوونە لێ مەترسی لێ سەر بەنداوان نەبتەنێت دنۆژنکردنە دەیە لێبەلە هشک بوونا ژێ دەرێن ئاوێ و کێمبوونە ئاوا بەنداوە مەترسیەکە دنیا سەر ئاوا زەویەیە لە هەرێما کوردستانی گۆ ڕوبەڕووی بەنداوان بووە.